خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین لە دوای هەڕ ڕووداوێک مێدیا دوو ڕێگای لە بەردەمە یەکەمیان پامی ڕاستەقینە بگێنێت بەڵام بەداخەوە لە دوای ئەوەی کا بۆ سەپاندنی یاسا لە هەرێمی کوردستان و هێزەکانی یان دەستگامنیەکانی سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی شاری سلێمانی و لە ئوتێل لالەزار کۆمەڵێک لەو کەسانی کە داواکراو بوون دەستگیر کران چەند ڕۆژێکە ئاڵۆزیەکی مێدیایی هەیە ئەمە داواکاری گشتی و ناوەندە ڕۆژنامەوانیەکانی هێناوەتە سەرخەت بە جۆرێکە هەندێک مێدیا وا چاواشەکارانە کارەکەن وەک ئەوەی کە بە تەواوەتی لای ئەوان و لای شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان دنیا شامی شەریف بێ ئەم چاواشەکاریە بۆچی پەیامی ڕاستەقینەی میدیا شێواوە ئەم دۆخەی هەرێمی کوردستان بۆ ئایا چێ زەرەر لە تێکچوونی ئەو دۆخە ئەکات لە کاتێکە سەپاندنی یاسا و داواکراو لەلایەن دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستگیر کراون ئێمە ئەم شەو لە پانۆڕاما بە سوپاسێکی زۆرەوە هەرچەندە لە چەند ڕۆژی ڕابردووشدا لەسەر پرسە نیشتیمانیەکان گفتوگۆمان لەگەڵ کەسایەتی سیاسی و نووسەر و ڕۆژنامەنووس بەڕێز کاک فەرھاد سەنگاوی کرد بەڵام بە سوپاسەوە جارێکی تر تەکلیفمان لە جەنابیان کرد کە ئەم شەویش لە خزمەتیا بین بە سوپاسەوە داواکەی ئێمە قبول کرد بۆ ئێمە لەسەر پەیامی نیشتیمانی پەیامی ڕاستەقینە لەسەر ئەو دۆخە لەسەر ئەو خەڵکانی کە ئەیانەوێ و خەون بەوە ئەبینن کە دۆخی ئارامی سلێمانی تێک بدەن بە مێدیا بێ یان بە هەر شێوازێکی دیکە بێ گفتوگۆی لەبارەوە بکەین پێشەوەی من گفتوگۆ لەگەڵ بەڕێز کاک فەرھاد سەنگاوی دەست پێ بکەم ڤیدیۆیەکی کورتمان هەیە کە ئەم ڤیدیۆ لە چێوە سەرچاوی گرتووە کەناڵێکی ڕاگەاندن بانگەوازی بڵاو کردوتەوە کە ئەڵێت هەر کەسێک کە سوکاری لێون بووە پەیوەندی بکات بۆ ئەوەی کە ئێمە سۆراخی بۆ بکەین ئەمە پێم وانیە ئیشی دەستگای ڕاگەاندن بێ دوجار دەرکەوت زۆرێک لەوانە دروستکراو بوون و تەنانەت خەڵکێک هەیە کە پێشمەرگەنی و تەنانەت لە کوردستان نییە و لە هیچ شوێنێک لە هیچ دەستگایەکی ئەمنی نەبووە و دەستگای ئاسایشی هەرێمی کوردستان سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پەیوەندی کردو بە کەسوکاریان و توێتی کوڕەکانتان لێرەن و سەلامەتن و پارێزراون ئەوانەی کە ڕاستەقینە لێ بوون جەبایمە و ڤیدیۆ بینین و ئەچینە ناو گفتوگۆکەمان کەناڵە کوردی هەیە ناوی ئاوا میدیا برعزیزێ من ڕسمێ من لۆ پۆست کردم من لۆ بزرم کاکە من هەلە کوردستانی مام لە ئەڵمانیای مەتشای من ڕەشکەوە ڕسمێ من ڕەشکەوە کاکە جیان مێشکم چوو دەکە تەلەفۆنە قسە دەکەم بۆ کەناڵی کورسات نیوز کە دیارەکە ڕسمی من پۆستکراوە لە ئاوا میدیا کوژرام و بێ سەر و شوێن و ئەشتانە هیچ ئەسڵ و ئەساسیش نییە شتا من لە کۆمپانیایەکی شەکەم لە سلێمانی لە تاسوزا هیچ پەیوەندیم بە هیچ گشتیواوە نییە باش ئەمە کورتە ڤیدیۆیەک بوو کە دوو لەوانە و تەنها شەوی ڕابردوو لە 30 کەس لەوەی کە بڵاویان کردو کە گوایە لای دام و دەستگاکانی ئاسایشی هەرێمی کوردستانن خۆیان هاتنە سەرخەت یەکێگەڵێ لە ئەڵمانی و چێگەڵێ من لە کۆمپانیایەک لە تاسوزا کارەکەم کاک فەرھاد دووبارە بەخێر ئەم چاواشەکاری و هەڵسەگانی تۆ کە چەند ڕۆژەوەک مطابق سەیری ئەو ڕووداوانە ئەکەی چی تێ لەسەر سوپاس سڵاو بۆ بینەرانی بەڕێز سڵاو ڕێز بۆ کەسوکاری شەیدان لە هەر شوێی کوردستان هەن لە ئەم دووسێ ڕۆژەی ڕابردووە من تەنها چاودێری هەلو مەرجەکەمە کرد چەندین دەستە و دۆست و برادەر هەم بە تەلەفۆن هەم هاتن بۆ لام پێیان وتم تۆ ئەتوانی بێلایەن بیت منی ژوتم لە شتی شەخصیە ئەتوانم بێلایەن بم بەس بابەتێک کە پەیوەندی بە نەتەوە نیشتیمانەکەمانەوە هەبێ ناتوانم بێلایەن بم بێلایەنی ناتوانم هەڵبژێرم لە ڕاستی ئەگەرم بابەتە پەیوەندی بە دوو کەسەوە هەبوایە تەنانەت پەیوەندی بە ناو یەکێتیشەوە هەبوایە من بێلایەنە بووم بەڵام کاتێک کە گەلە کۆمەکەیەکی زۆر ئەبینم کاتێک کە پیلانجێڕی ئەبینم کاتێک کە ئەو شتانەی کە هەموو خەڵگەی بیستێت منیژەی بیستم خەڵگەی بینێ منیژەی بینم نازانم پاسەوانی چێ لە هەولێرەوە دێ لێرە بە کوشتە درێ نازانم وەلحاصڵ ئەوانەی کە بینیمان لێرەوە من ئەتوانم قسە بکەم
ئەجینا ئەگەر ناکۆچی بینی دوو برادەر بێت دوو خزم بێت ناو حیزبێکیش بێت ڕەنگە پەیوەندی زۆر بە من و تۆ نەبێت بەڵام کاتێک کە کێشەکە چێتە قۆناخێکی تر ئاستێکی خەتەرتر بابەتێکی جیاوازەوە ئەو کاتانە پێم وایە پیاوی دڵسۆز و نیشتیمان پەروەر ناتوانێت بێلایەنی هەڵبژێرێ بێلایەنی ناتوانانی هەڵبژێری ئەوەی کە ئێمە ئەیبینین چەندین ساڵە مەسەلەن من پارێزگاری سلێمانی گوێم لێ بۆڵێ 17 جار جوابم نردووە بۆ ئاوی سلێمانی لە هەولێر جوابێن نەداومەتەوە ئەبینم قایمقامی زاخۆ لە پارێزگاری سلێمانی و لە دەسەڵاتدارانی سلێمانی بودجەی زیاتر لە بەردەسایە توانە و دەسەڵاتی زۆرترە ناتوانم لەمە بێلایەن بم کاتێک کە ئەبینم بەداخەوە من هەر باسی لالەزاریشم نەئەزانی و نەشم بیست بوو کاتێک کاگاراس خۆی ئەڵێ نزیکەی 400 کەسی لێیە باشە کەواتە دوو هێزی چەکدار لێرە هەیە کە دوو هێزی چەکدار لە هەر شوێنێ هەبوو کێشە دروستە بێ بۆچی یەک هێزی چەکدار لە هەولێر نییە من کە ئەڵێم هەولێر شاری هەولێر و خەڵکی هەولێر ناڵم بەس تازە ناوەکەوا دەرچووە دەسەڵاتەکە وای لێ هاتووە هەولێر نییە دەسەڵاتەکەی هەولێریش نییە لێرەوە ئینسان هەندێک شتی تازا خوێنێتەوە لەبەر ئەو مەسەلانە ئینسان ناتوانێت بێلایەن بێ بەڵام منیش وەکو هەموو کوردێک وەکو هەموو دڵسۆزێک وەکو هەموو میدیاکارێک وەکو هەموو ڕۆشنبیرێک منیش هەندێک دیاردە یا هەندێک حاڵەتم پێ ناخۆشە بێگومان کوشتن بێ بڕین بێ لێدان بێ هەرچی بێ بەڵام ئینسانە بێ بیر لەوەش بکاتەوە بۆچی ئەمە ڕوئەدا بۆچی لە هێزێکی چەکدارە کوشتار دروستە بێ لە بینی دوو هێزی چەکدارە دروستە بێ بۆچی ئەمە لە سلێمانی دروستە بێ بۆچی ژیانی سلێمانی و ئەم ناوچەیە دایمە تووشی کێشاکرێ بۆچی ئۆپۆزیسیۆنی نێردراوی ڕاستپێردراو لە سلێمانیا بۆچی کێشەکان لە سلێمانی دروستە بێ 400 چەکدار و 200 چەکدار چۆنە بێ لە شوێنێکە هەبێ بێگومان دوو هێزی چەکدار لە شوێنێکا بێ کێشە دروستە بێ ئەمە قسەی تیانە لە هەر شوێنێکی دنیا ئەمە واریدە و ڕوئەدا لە ئەمریکاش بێمە ڕوەدا ئەمە زۆرم پێ ناخۆشە من خۆم یەکێکم لەوانەیە کە هەندێک دیاردەم بینی یا هەندێک حاڵەتم بینی زۆر دڵتەنگ بووم بەڵام ئەشزانم لە سوید و ئەڵمانیا جاری وا هەیە لە سویسرا بوو پۆلیس نیشتە شوێن کەسێک ئۆتۆمبیلێکی فڕان بوو لەبەرەوەی پۆلیسەکانی زۆر عەزێدا زۆر بەدوایە ڕۆیشتن تووشی خەتەر بوون تووشی چی بوون لە بەرچاوی هەموو کامێراکان پۆلیسەکان کابرای سایقیان گرت 100 شەقێن تێڵدا هەموو سەر و چاوێن شکان چکە پۆلیسەکان ئەکەونە حاڵەتێکەوە کە کۆنتڕۆڵ لەدەسەدەن ئەمانە هەمووی ناخۆشە هەمووی خراپە بەڵام ئەمە بۆ هەمووی ڕوو ئەکاتە سلێمانی یعنی ئەمە شتێکی سروشتیە یان ناسروشتیە کاتێکیش کە بیستم کۆمەڵێک تەدەخولات و کۆمەڵێک دەستێوەردان و کۆمەڵێک مۆتیڤ بزوێنەر لە پشتی ئەم بابەتانەوە بوون اینجا من گەیشتمە ئەوەی کە ئەبێ هەڵوێستی خۆم دەربڕم من ناتوانم وەکو هەندێ بڕێز هەندێ برادەر هەندێ نووسەر هەندێ ڕۆشنبیر هەندێ سیاسی ناتوانم بێلایەن بم و ناشتوانم لە خۆمەوە قسە بکەم هەر پێت وایە بەڕاستی بێلایەنیان هەبوو بێلایەن لە بینی بەرژەوەندیە گشتیەکانی نەتەوە نیشتیمانە بێلایەنی معقول نییە هەڵببژێردرێت دوایەوە ئینسانی ئەوەندە سادە و بەسۆز و عاتیفی نەبێ بەبێ ئەوەی مەسەلەکان بزانێت چییە تەدەخول بکات و هەڵبچێت خۆم زۆر جار وا بووم زۆر جار هەڵچووم دیاردەیەکی ناخۆشم بینیەوە بەڵام کاتێک کە بۆیان ڕوون کردومەتەوە ئەوە چییە چی نییە ئەو کاتە بە چاوێکی ترسەیری مەسەلەکات کاک فەرهاد ماوەیەکی زۆرە سلێمانی بە ئامانجە گیرێ ئێستا لە ئێوارەوە کۆمەڵێک ڤیددیۆدا ئەبەزێرە تۆڕە کۆمەڵایەتەکان لەلایەن کە سوکاریانەوە کابراڵێ کوڕەکەی خۆم کوڕەکەم خەڵکی باڵەکایەتە خەڵکی ڕانیە خەڵکی ئەولێرە خەڵکی سلێمانیە لە کوڕەکەم پێشمەرگەی بەحساب ئەژی ئەمین بووە ئەڵێ من نازانم بە منیان تۆ دەرسێگە خوێنێوانەیەگە خوێنێ دوایی سەیرەکەم دەستگا ئەمنیەکان حکوومەت ئێرەم پەیوەندیان پێکردیان کوڕەکەت لە لالەزار گیراوە ئینی چ ڕەبتێک هەیە لە نێوان ئەو داواکراوانی کە لە لالەزارن لەگەڵ ئەژی ئەمینە کە ئەژی ئەمینێکێک بۆ لەوانەی کە لە سلێمانی بەڕاستی ڕای کردووە و هێزێک تەمویلیەکات و هێزێکی چەکداریان بۆ دروست کردووە جارێ ئەو هێز بوونی هێزە چەکدارە جێی پرسیارە هاتنی ئەو هێزە بۆ لالەزار بۆ پیاسەیە بۆ گاڵتەیە بۆ خۆشیە بۆ بینینی سلێمانیان بۆ مەرامێکە کارفرات ئەزانی چۆن من لە ڕاستیە هەموو ئەوانەی کە ئاگاداری ڕابردوون و ئاگاداری مێژوون من خۆشم لە ناو ڕووداوەکانە بووم من ئەمە بە جۆرێک لە جۆرەکان بە درێژکراوەی شەڕەکانی جوود و شاخ و کارەساتی هەکاری و بە درێژکراوەی ئەوانەیە زانم
من پێم وایە هەتا یەکێتی لەم سەرزەمینە هەبێ ئەم دژایەتیە ئەبێ و ئەمە مەبەستیش مەسەلە بیر و باوەڕ و جیاوازی بیر و باوەڕە. ڕاستە ئەکرێ بڵین زۆر گۆڕاوە لە چاوجارانە، بەڵام دیسانەوە هەر ئەو دوو حاڵەتە بە درێژایی مێژوو وەکو دوو هێڵی تەریب هەر بە تەنیشتی یەکادێن. من ناتوانم موامەرەیەک ببینم کە فڕۆکەخانەی سلێمانی دابخرێ، کە درۆنەکانی دەوڵەتێک دایمە لەم ناوە بسوڕێتەوە، کە گوشارێکی زۆر بخرێتە ئەم سەرم ناوچەیە، کە پیلانگێڕیەکی زۆر هەبێ لەلایەن پارامیت و لەلایەن کۆمەڵێک دام و دەستگای ترەوە. ئەمانە ببینم و خۆم بە بێلایەن نیشان بدەم و بڵێم بەڵێ هەمولای من یەکێکم لەوانەیە یەکێتیش خۆی ئەزانی یەکێتیش ڕەنگ زۆر لێم بەداخ بێ هەتا ئەم دەقەیەش کە من لەگەڵ تووادانشم لەگەڵ یەکێتیە هیچ پەیوەندیەکەم نەبووە، لەگەڵ ماڵی مام جەلالە هیچ پەیوەندیەکەم نەبووە، بەڵام کاتێ من ئەبینم ئەم ناوچەیە کراوە بە نیشانە، ماڵی مام جەلال کراوە بە نیشانە، کاتێ ئەمانە بە هەردوو چاوی خۆم ئەبینم ناتوانم چاوی لێ بپۆشم و ناتوانم بێلایەن بم. ئەگەر لایەنی تریتیان نەبوایە، ئەگەر موامەرە نەبوایە، ئەوە من بە هیچ جۆرێ منت نبینی لێرە. تۆ گەیشتەوە بڕوای کە ئەوەی لالەزار موامەرەی تیا بووە؟ من بەداخەوە لە کۆی شتەکانە موامەرابینی و ڕەنگە زۆر شتی تریش لە داهاتووە ڕوون ببێتەوە و پێویستە ڕووناکبیران و ڕەخنەگران و چوزانم ئەمانە بە چاوی لۆجیک و زانست سەیری بابەتەکە بکەن. ئایا بۆچی ئەم شتانە بەردەوام لێرە ڕۆدەن؟ ئایا بۆچی ئەمبارگۆ و گەمارویەکی زۆر خراوەتە ئەسەر ئەم ناوچەیە؟ ئایا بۆچی ئاوەدانی لەم ناوچەیە وەکو پێویست نییە؟ ئایا بۆچی کێشەکان زۆری لەم ناوچەیەن؟ ئەمە خۆی جێگەی پرسیارێکە بە ئەوانەی کە ڕەخنەگرن، ئەوانەی کە ئیشیان ڕەخنە و گلەیە با لێکۆڵینەوەی لەسەر بکەن. ئەمە یەک. دووەم بەڕاستی من پێت بڵێم، ینی هەتا دوێنێ و پێرێش هەتا من خەڵکێکی زۆر هاتن بۆ لام، چ وەکو سەردانی شخصی، چ وەکو ڕۆژانەکە خۆت بڵێ. ڕۆژانە من وەکو بارگای مەقڕێکی لێ هاتووە پیانە وتمەیان و چۆن ئەمەوە بۆ ئەمانە ڕووەدا بۆ تۆ بێدەنگی. من ئەوە ئەڵێم مادام بەرژەوەندی باڵای میلەتەکەمانی تیابێ، مادام دەستی دوژمنانی تیابێ، من خۆم و کەس و کار و هاوڕێ و دۆست و برادەر و هاوبیر و هەرچیەک بڕۆ متمانەی بە منە، هەرچیەک پێی وایە من پاکم و ڕاستگۆم، دڵنیابن کە من لەم دەقەیەوە ئەو هەموو موامەرە و ئەو هەموو دەستوەردان و ئەو هەموو زوڵم و غەدرە لەم ناوچەیە ئەکرێ قوبوڵم نەکردو، بەس لێرەوە ڕایەگەێنم بە ڕسمی قوبوڵی ناکەم و من پێم وایە یەکێتی کەم و کورتی زۆرە و من پێم وایە یەکێتی لادانی زۆرە، بەڵام تا ئێستاش ئەیسەلمێنم کە یەکێتی بەدیلی نییە. ئەگەر بەدیلێکم پێ ئەڵێن بڵێن ئەوە باشترە لە یەکێتی، ئیستاڵم کاکە ئەوە باشترە لە یەکێتی، گلەیم زۆرە لە یەکێتی یەکێک لەو کەسانی کە زۆر غەدری لێ کردو ڕەنگە من بم، بەڵام خۆ من لە بەرژەوەندیەکانی خۆم و سەیری یەکێتی و پارتی ناکەم یەکێتی و پارتی بۆ من باشن یا بۆ من خراپن، لەوەوە سەیرەکەم یەکێتی و پارتی چەند و کامیان بۆ کورد باشترن یا خراپترن. منەڵێم یەکێتی بۆ کورد خراپە، بەڵام پارتی هەزار جار خراپترە. حیزبەکانی تر کە لە کوردستانن بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتەوە هەزار جار لە یەکێتی خراپترن، کەواتە من مەجبورم دیفاع لەوە بکەم کە کەمتر خراپە. ئەمە ڕاستیەکە نە لە پەیوەندی بە بەرژەوەندی منەوە هەیە، نە پەیوەندی بە هیچ شتێکی تایبەتی منەوە هەیە، تەنها بەرژەوەندی گشتی حسابەکەم و هیچی تر. ئەوەی کە منەی بینم ئەمڕۆ لە سلێمانی یا لە ناوچەکە هەموو ئەوانە بینم کە باسمان کردووە. باری ئابووری لێرە خراپتر بووە، ئاوەدانی لێرە خراپتر بووە، دڵە ڕاوکە لێرە زۆرتر بووە، ئەمانە هەمووی من بە پیلانی ئەزانم. بڕۆ سەیری زۆر خۆشحاڵم کە لە هەولێر و بادینان ئاوەدانی هەیە، زۆر 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 خۆشحاڵم، بەڵام بڕۆ تونێلەکانی ئەوێ و جادەکانی ئەوێ بژمێرە، بڕۆ ئاوەدانیەکانی ئەو ناوچانە بژمێرە، خۆ من نەزانم لەبەر خاتری خەڵنیان کردووە، لەبەر کۆمپانیەکانی خۆیان کردویانە، لەبەر پرۆژەکانی خۆیان کردویانە، لەبەر دیعایەکانی خۆیان کردویانە، لەبەر بەرچاوی کردویانە، ئەوە ئەزانم، بەڵام بڕۆ بەراوردی ئەوێ بکە لەگەڵ سلێمانی و گەرمیان و پشدەر و بتوێن و پێنجێن و هەموو ئەم ناوچانە سەیری ئەمە بکە ئەیبینی ئەمە دوو حاڵەتی جیاوازە، دوو دیاردەی جیاوازە، دوو شتی جیاوازە. و هەمیشەش ئەوێت کێشە لە سلێمانی هەبێت، کێشە لە ناوێچێتی هەبێ بۆی نەپڕژێتە سەر خزمەت. کاکە وایان کردووە لە یەکێتی ینی ناپەرژێتە سەر
کە سوکاری شەیدەکانی ناپەرژێتە سەر دڵسۆزەکانی، ناپەرژێتە سەر پیاوە باشەکانی، ناپەرژێتە سەر ئاوەدانیەکانی کە من لە پەرلەمان بووم نۆ ڕێگای ناوچەکە لەگەڵ نۆ بەنداوی ناوچەکە دام بە پەرلەمان و دام بە حکوومەت فەرمو بزانام یەکێکی جیابجێ کراوە خەڵگوازانەی ئێمە لە پەرلەمان هیچمان نەکردووە هەر نمونەت بۆ دێنم نۆ جادە و نۆ بەنداوم بە ناونیشان و بە پرۆژە و بەوانە داوەتە حکوومەت و پەرلەمانیش باشە هیچی جێبەجێ ناکرێ من وای لێ هاتبوو لە پەرلەمان تەنها بیرمە کردو باش ئێمە پرۆژە ئامادە بکەین و بخرێتە سەر ڕفەکەی حکوومەت ئەمە یەکێتی دایمە یەکێک لە گلەیەکانی خەڵەوەی یەکێتی بۆچی دایمە لەمانە بێدەنگ بووە یەکێتیش کاتێک کە پێڵم بۆچی لەمانە بێدەنگ بووی ئەڵێ بۆ ئەوەی تێکی نەدەن و بیخەنە سەر ملی ئێمە حتا جەنابی مام جەلالیش ئەویت نەمانوێ شتەکە تێک بدەن و بیخەنە سەر ئەستۆی ئێمە ئەمانوێت لەگەڵی بڕۆین گەلەکەمان قوبوڵی نەکا گەلەکەمان پەروەردە بکرێت بە هەرحاڵ ئەوەی کە هەیە بەداخەوە هەندێک لە تێکۆشەران هەندێک لە دڵسۆزان هەندێک لە ڕۆشنبیران زۆر بە باشی درکی ئەوە ناکەن کە چی لەسەر ئەم ناوچەیە ئەگەر ئەو پیلانە ئەو دەزوەردانە ئەو بە نیشانە گرتنەی سلێمانی و یەکێتی و ماڵی مامجەلال بۆن منهار ئەو دەباشان ئەو ڕۆژە سێ درۆنی پیاتە قێنرایەوە درۆن لە وتێل چییەکە حتمما لە ڕۆژانی ئایندا ئەو زانیارە نوک ڕۆژنامە نووسەمە ئەو تیمە بڵاوێکەنەوە کە چۆن تیمێکی مدەڕەبن چۆن هاتون درۆم تاقێنە لە سلێمانی ئەگەر ڕێی پێ نەگیرایە بۆ ڕووداوردەکاری و تەفاسیلەکەی کە هەمومان پێمان ناخۆشە ئەوە کۆچین لەسەری لەگەڵ جەنابتا منیش وەگو ڕۆژنامە نووس جەنابیش تۆکۆ میوانی بەرنامەکەم بەڵام ئەگەر ئەمە ڕێی لێ نەگیرایە پێتوانیە کە دۆخێکی زۆر خراپتر دروستە بوو دۆخێکی زۆر نەئارامتریان لە سلێمانی دروستەکەێت باشە من یەک پرسیار لە جەناب و هەموو بینەرانەکەم باش ئێستا چ دۆخێک لە دهۆکی ئازیز بادینانی خۆشەویست هەولێری تێکۆشار چ دۆخێکەیە ئەگەر هەمان دۆخ بێ بۆ گەرمیان و سلێمانی و پشدەر و بتوێن و پێنجوێن و چوزانم ئەم ناوچانە کە پێوترێ زۆنی سەوز باش فزە لە منتیقەیە ئەمێنێ لە لیتێ ئەمێنێ هەر ئەو هەموو چالاگوان و ئەو هەموو ڕۆژنامەوان و ئەو هەموو میدیاکار و ئەو هەموو ئۆپۆزیسیۆنە با پێیان بڵێم ئەگەر ئەم ناوچەیە تێک بچێت ئەوانە سەر بگرێت کە ویستیان بیکەن ئەگەر ئەوە بکرێ ئەوە پێیانڵێم بۆ کوێچن ئەچن بۆ کۆ یا بێ بچن بۆ بەغا یانە بێ لە ماڵ و دەرگاکە لەسەر خۆیان داخن من خۆم و باوکم و کە سوکارم 4-5 جار دەرگای ماڵێن لێگرتوین لە سەردەمی بەعسا چوارپەلیان بەستوین و خستومانێنتە ناو ئیڤاوە ئەبێ چاوەڕی ئیڤا بکەین دەبێت چاوەڕی ئەوە نیە بڵێن ئەوانەی کە دێن موامەرە ئەکەن و ئەیانەوە کودەتا بکەن دۆخێکی دروست بکەن دوای شتێکی ترت پێڵێم من گلەی زۆرم لە یەکێتی هەیە هەر هیچ نەبێ لە دوای کارەساتی هەکاریەوە ئەبواە دەست و زمانی خۆیان ببڕن لەگەڵ بنەماڵی بەرزانیە هاوپەیمانێتی و دۆستایەتی نەکەن دەست و زمانی سەرکردایەتی یەکێتیش لە جۆرێک لە بەڵێ ئەوەی تایە ئەم کێشانە ڕەنگان دێشتا حاڵت دوای کرد بێ هاوپەیمانی یەکێتی ئەم موامەرە و دەست جگە لەو بابەتانی کە باسمان کرد بە ڕێزت هەندێک میدیات بینی پیاوێکی ڕۆژنامە نووسێکی یان نووسەرێکی لەسەر ئاستی کوردستان ڕۆژگارێک بەرامبەر بەعس تیپێکی سربەخۆ بووی ئێستا هەر بەرامبەر بڵێ بەڵام ئەو مێدیانەی کە ئاوهاست سلێمانی و وەکو نوعێک لە فەوزا و لە نوعێک ئەوە چیان پێ ئەڵێ ینی هەڵسەنگاردنی چۆ بە ینی بەڕاستی ئەوە پەیامێکی مێدیاییە کاکە لە دوای ڕاپەڕین و دانانی حکوومەت و ئەوانەوە ئێمە تێکڕای کۆمەلگاکەمان و تێکڕای میدیاکار و ئەوانە شتەکان بە هەڵە تێگەیشتین بۆ نمونە فرەحیزبی فرەمینبەری فرەمینبەری و فرەحیزبی ئەوەیە کە لە کوردستان هەیە ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە لە کوردستان هەیە ئەمە هەمووی بە هەڵە ئێمە تێگەیشتین دوایەوە ئێمە یەک دەسەڵاتمان نیە ئێمە دوو دەسەڵاتمان هەیە جگە لەمە ئێمە سربەخۆی نەحکومەتین نەحیزبین نەدەوڵەتین ئێمە هیچیان نین ئەمە لە حاڵەتێکە ئەکرێت کە تۆ چوارچێوەیەکت هەبێت دیانپانراو بێت لە دنیا ئەوە هەرێمێکمان هەبوو ئەو هەرێمە ئەوە خەریکە وردە خۆیان هەڵێوە شێنن باشە ئەوەی کە ئەڵێ چی هەرێم هەڵەوەشێنێ ئەوەی کە هەرێم برچێکە هەرێم هەڵەوەشێنێ ئەوەی کە هەرێم تێک بێناونیشانەکە هەرێم هەڵەوەشێنێ ئەوەی کە کارەبا لە بەغا کارەبا بە 10 دینارە لێرەی کاتە 72 دینار لە بەغا نەوت بەنزین بە 450 لێرەی کاتە 900 ئەوە هەرێم هەڵەوەشێنێ و ئەوە خەڵک بێزارەکە مەسەلەن فرەحیزبی کە باسمان کرد
فرەمینبەری کە باسمان کرد میدیای ئازاد کە باسمان کرد سوودی بە سلێمانی گەیاندووە ئەو فرەمینبەری و فرە حەزبی و فرە میدیایە و ئەسڵەن زەرەری بە سلێمانی و بە کورد و کوردستان گەیاندووە لەبەرەوەی خەڵک لە حقیقەتی میدیاوە لە حقیقەتی بە زۆر کە دەڵێن ئەوە پەیامی دیموکراسی دموکراسی تێکەچێ و یەکێتی دموکراسی لە ناو باو یەکێتی بیر و ڕازت لە ناو بە بەڕاستی تۆ پێ دوایە ئەگەر سەریکە یەکێتی کەم و کورتی زۆرە بەڵام ئەگەر یەکێتی نەمێنێ ئەو زەڕە دیموکراسی و ئازادیەش کە نەک لە سلێمانی زۆرترە لە هەولێرەوە ڕاستە بەڵام ئەو تۆزش کە لە هەولێر و بادینان هەیە لە ترسی ئەمەی سلێمانی هەیە یعنی ئەگەر سلێمانی نەمێنێ ئەو دوو گرامە لە بادینان و لە هەولێریش نامێنێ ئەمە من پەیوەندی نییە بەوەی کە من ئارەزووی منە یا حەزی منە من لە ڕووی لۆجیکستەوە لۆجیک وا بە منەڵێ زانست وا بە منەڵێ دوو کە ڕەدوو ئەکاتە چوار من ئاوایی بینم لە سلێمانی و ئەم ڕۆژگارانەی کەی بینین ئەوە مەسەلەن بڵین بەڕێزێکەڵە چی ئەڵێ ئەو ئاگاداریانە پۆلیس بیبردایە کاکە دە پۆلیس دوو پۆلیس دەتوانێت ئاگادارکردنەوەیەک بێنێ بۆ من و بۆ تۆک لە ماڵایە بێ من و تۆ بگرێ بەڵام 100 پۆلیسیش ناتوانێت بچێت 300-400 چەکدار بگرێ چەکداری دوو هێزی ناتوانێت یعنی ئەمە بەداخەوە کەوایە بەداخەوە کەوا بوو نە ئەبوو ئەو برادرانە بە هەردوو لاوا بکەن بەڵام ئەوەی کە بووە تازە بووە ئێمە چۆن معاملە لەگەڵ ئەوە بکەین کە تازە بووە و ئەگەر ئەوەی کە بووە دەستوەردان و دەستێک هەڵکردن و بێگانەی تێکەوتووە ئەمە قەزێکا چێتە شوێنێکی تر ناچێتە قەزەی ئازادی و دیموکراسی و چوزانم ئەوەی کە تو لەسەر ئازادی و دیموکراسی بوو بێ پەیوەندی بە ئازادی و دیموکرات ئەسڵەن ئەوەی کە لە کوردستان هەیە تا ڕادەیەکی زۆر ئەچێتە قۆناغی ژاوەژاوە چێتە قۆناغی مەسەلەن ئەنارشیزم ئەچێتە ئەوە ئەیجینا لە شوێنێک کە چەک هەبێ لە شوێنێک چەند هێزێکی چەکدار هەبێ لە شوێنێک دوو حکوومەت هەبێ لە شوێنێک دوو دەسەڵات هەبێ دیموکراسی و ڕای ئازاد و بیری ئازاد ئەوەندە معنای نامێنێ بەڵام بۆچی هەر لە سلێمانی وەکو کابراوتی بۆ هەر من مەڕم یعنی بۆچی هەر لە سلێمانی ئەم کێشانە بقەومێ بۆچی ئەم دیموکراسی و ئازادی هەر لێرە بێ بۆچی 6-7 حیزبی ئۆپۆزیسیۆن هەر لێرە بێ وەکو کابراوتی وتی کاکە بڕ دوو ڕۆژیش لە ماڵی خاڵت بە با زەحمت نەبێ ئەم 12 ئۆپۆزیسیۆنە بچن 4 ڕۆژیش لە دهۆک بن و 6 ڕۆژیش لە هەولێر بن مەبەستی من ئەوەیە با کێشە نەخرێتە وڵاتەکەمانەوە ئەوەی کە هەیە با بمێنێ حتا لە هەولێریش مەسەلەن پەرلەمانی ئەنجومەنی وەزیرانەیە خۆ پیشاندانێکەیە داواکاریەکەیە با بڕۆین لە بەردەم پەرلەمان با بڕۆین لە بەردەم ئەنجومەنی وەزیران وانە ئەوەنی ئەوە ڕێگە ڕاستەکە بە ڕێگە دموکراسیەکە بێ باشە من حەزەکەم هەموو ڕۆژێ خۆ پیشاندانی مەدەنی هەبێ حەزەکەم هەموو ڕۆژێ ئۆپۆزیسیۆن جارێ ئۆپۆزیسیۆن ئەسڵەن لەسەر گەلبازی ئیشەکە ئۆپۆزیسیۆن دێ ئەوەنە نەوت دزرا ئەوەنە مەتر دزرا ئەوەنە چیکرا ئەوەنە چیکرا پارەکە بۆ نادەن ئەمە بەس بۆ خەڵق قساکە بۆ هەڵبژاردن ئەوانەشە ناسین هەمویانە ناسین لەکوێ هاتوون لەکوێ نێردراون ئەوانش باسەکەین ئەسڵەن ئەو ڕۆژێ ڕووداوەکە ڕوویدا من بە هیچ جۆرێ ئاگام لێی نەبوو پرس کۆنفرەنسێکمان هەبوو بەو ناو نیشانە کە من ئاگام لەمە نەبوو لە زاروشدا ئاگەشم لێ نەبوو مەبەستیشم زۆرتر ئەوانی تر بوون ئاراگام لە لەزار نەبوو مەبەستیشم لە لەزار نەبوو نووسی بووم ئەی گەل کاتی هاڕینی ئۆپۆزیسیۆنی نێردراوی ڕاستپێردراوی دەرەچیە چونکە من ئاگام لە زۆر ئۆپۆزیسیۆنە کە ڕاستپێردراوە و نێردراوە و دەرەچیە ئاگام لە گەلبازیەکەی ئۆپۆزیسیۆنانە بە تایبەتیش لە سلێمانیان ڕاستپێررا و ئۆپۆزیسیۆن نییە ڕاستپێردرا و نێردرا و نەبێت ئۆپۆزیسیۆن نییە خەریکی گەلبازی نەبێت ڕاستپێررا و نێردرا و لە پێناو مافی میلەت بۆ خزمەتی سلێمانی بە تایبەت بەگەر بڵێنیان بۆ مەرامی خۆیان جا بێ قەزابی ئەگەر ئەو ساڵی کە ڕابردووە هەتا ئەگاتە ئەم 20 ساڵە ئەو هەموو حیزب و ڕێکخراوە ئەو هەموو ئۆپۆزیسیۆنە ئەگەر هەموو مەبەستیان ئازادی گەل و نیشتیمان و بەرژەوەندیە گشتیەکان بواە ئیستا کوردستان دەوڵەتێکی وەکو ئەمریکای هەبوو چەکی ئەتۆمیشی هەبوو ئەو هەموو قسە خۆشە ئەو هەموو پەلاماردانە ئەو هەموو دڵسۆزیە ئەو هەموو ڕەخنەگریە ئەگەر لە پێناوی بەرژەوەندی شەخصیان نەبووە ئیستا کورد دەوڵەتێکی گەورەی هەبوو بەڵام کاتێک کە تۆ ئەو دیموکراسیەش ئەو مەجالەش کە هەیە لە باری ئەبەی ئەو ئازادیەش کە هەیە لە باری ئەبەی ئەو هەموو معامرەی کە هەیە ئەیکەیتە هین ئەیکەیتە ڕیاڵیتی ئەیکەیتە شتی حەقیقی من لەوە تێناگەم من جەرگم ژانەکە بۆ هەموو ڕووداوانەی کابێ بەڵام بە چاوی خۆم پۆلیسی سویسرین بینی کابرایەک سیاری فرانە بوو لە بەرەوەی زۆر پۆلیسەکانی عەزێتدا پۆلیسی سویسری کە هەموو قانونین 6 زمان نەزانن پەروەردە ئەکرێن پۆلیسەکان وا تووشی عسابوون کابرایان دەجار فەلاقە کرد هەتا گەیانێنە دایری پۆلیس ئەمە باش نییە
بەڵام کێ سەبەبی ئەوەیە کە ئەمانە ڕۆدا کێ سەبەبی ئەوەیە کە ئەمانە ڕۆدا پێویستە هێزە چەکدارەکان و پۆلیس و ئاسایش و ئەوانە پەروەردە بکرێن کاک فەرهاد بەدەر لە هەر شتێک پێت مەسەلەن ئێستا ئەوەی کە دەستگا ئەمنیەکانی حکوومەت یارێن بۆمان بەیانەکەن ئەڵێ دوو هێز لەوێ هەبوو هێزی دوو پشک کە سەر بە لالەزار بووە سەر بە ئەو تۆمەتبارانە بۆ کە ئێستا دەستگیر کراون و زائیدەن هێزێکی دیکەش کە پێوترێ هێزی ئەژی ئەمین ئەو تەکە سوکارەکەی هاواریان لێستاوە ئەم دوو هێزە بۆ خزمەتی شاری سلێمانی لێ دەی باشە کەواتە سێ هێزی لێ بووە هێزێک لەوێ هێزێکیش لە هەولێری خۆشەویستەوە نێردراوە هێزێکیش لێرەیە کە چووە ئەوە عیلاج کاتوانە کەواتە سێ هێزە باشە ئەوەی کە ڕۆدا لەم بەینا خۆ لە بینی سێ هێزەکایە باشە بۆچی تۆ بەس لایەنێک تاوانبارەکەیت و لایەنێکەڵی وات کرد ئێخۆ ئەگەر هەرچی کراوە هەر سێ هێزەکە کردوێتی ئەمە یەک دووەم ئەم هێزەی کە لێرە بۆ هەریچ نەبێ بە ناوی حکوومەت و بە ناوی پەرلەمان و بە ناوی هەرێمەوە بووە ئەو برایانەی تر ئەو چەکدارانەی تر بە ناوی چیەوە بووە من کێشەکەم لەمەیە هەتا لە هەر دەوڵەتێک زمانی زوو لە ئێران سەردەمی پیانە و شۆڕشی ئیسلامی دوو سێ هێزە بوو ئەرتەشە بوو پازدار هەبوو چی هەبوو دایمە کێشە لە بینیانە دروستە بوو لە کاتێکا یەک قیادەشە بوو هەر هێزی چەکدار لە هەر شوێنێ هەبوو مە ڕۆدا بەڵام با بپرسین بۆچی چەند هێزێکی چەکدار هەبێت ئەوە بپرسین بەڵێ ینی خزمەتی بە ئارامی سلێمانی نە بەداخەوە بەداخێکی زۆرەوە من ئەو هێزەی تریش زۆریان نەناسم دۆستمان بوون برادەرمان بوون بەس بۆ وای لێ هات بۆ گەیشتەوە من پێم وایە پرسیارەکە لەسەرمێ بۆ وای لێ هات بۆ گەیشتامە بۆ هێزی چەکدار هەبێ طبعاً تۆ هێزێکی چەکداری چەند سەد کەسی وەکو خۆیانڵێن 400 کەسی لێ بووە بە چەکی باشەوە بە چەکی زۆرەوە بە چەند سەعاتێکەوە بەوە بەداخەوە مەکە ڕۆدا بەڵام من ئەڵێم کێشەی من لەوە نییە کێشەی من لەوەیە بۆ دەستی دەرەکی و دەستی بێگانە و موامرە لە ناوم قەزیە هەبوو ئەوە من ئازارەدا و ئەوە منی هێناوەتە سەرەوەی بڵێم کاکە من بە هەموو زانین و توانینمەوە بە هەموو ڕابردوومەوە بە هەموو ئەو خەڵکەی کە منی خۆشەوێ سوپاسیانەکەم و خیانەتم لێ نەکردوون لیان ناکەم ئێمە هەمومان لەگەڵەوەین کە ئارامی کوردستان بمێنێ و کێشە لە کوردستان دروست نەکرێت دەسوەردان نەبێ مەجبورین کە پشتیوانی لە ئاسایش و پۆلیس و دەسەڵاتی ئەم ناوچەیە بکەین ئەگەر ئەوە لەبەر خۆتدا هیچ پەیوەندی بە خۆمۆنیە لەبەر کاک و کێک نەک بۆ کاکەکەیە نە بۆ کێکەکەیە بەڵام ئەمە خراپە ئەمە زۆر دیاردەیەکی خراپە و ڕۆشنبیران و دڵسۆزانیش خراپەوە وا سادە شتەکان لەیەک بدرێتەوە یەکسەر بڵین ئەمە خەتای لایەنێکە یا بۆ وابوو یا بۆ ڕوویدا قسەیەکەی ئەڵێ حەر بە حرب وڵە لە شەڕاشتی سەیر ڕۆدا ئێمە هەموو لە شەڕاش دیومانەشتی سەیر ڕوویداوە لە هەموو دنیا لە هەموو جەنگەکانی دنیا لە هەموو شەڕەکانی دنیا بەس با پرسیارکەین بۆ شەڕ ڕۆدا بۆ کێشە ڕۆدا بۆ ئەمانە ڕۆدا بۆ ناوچەی سلێمانی وای لێ بەسەردێ بۆ ئەوە دێ من شتێکی ناوم ناوە ئاستی ئاسیا ئەوە نەزەریەی خۆم ناوم ناوە یابان و سنگافورە و کۆریای خوارووی لێ دەرچێ هەموو ئاسیا بە چینیشەوە بە هەندیشەوە کە زۆر گەورن زۆر پێشکەوتون خێڵ و خۆم و خزم و خێڵ و خێزان و خودا و ئەمانە خراوەتە ناو سیاسەتەوە تەنها سنگافورە کۆریای خوار و یابانی لێ دەرچێ دەرکەوت کوردستانیش ناتوانێت بێبەری بێ لەم دیاردانە و لە حکمی خێزان بەڵام ئەگەر حکمی خێزانیشە بێ من پێم خۆش نییە حکمی خێزانە بێ بەڵام حکمی یەک خێزانە بێ لە 10 خێزان باشترە حکمی یەک خێزانە بێ لە 10 خێزان باشترە ئەمە ناوچەکەی ئێمە بەم جۆرە هاتۆ بە داخێکی گرانەوە و هەموو دەوڵەتانی ناوچەکە دەستیان هەیە لەم کێشانە هەموو دەوڵەتانی ناوچەکە من ئەبێ ئەوانە ببینم مەسەلەن من کە سەفەرەکەمە بێ باج بدەم باجەکەی چییە ئەبێ 1200-300 دلار بدەم بە سەفەرێکم بۆ ئەوروپا ناتوانم لە هەولێرەوە بڕۆم ناتوانم لە تورکیاوە بڕۆم هەموو تێکۆشەر و ئازادی خوازێک هەموو پیاوێکی پاک ئەبێ لە قەتەرەوە بڕوا بە 2 قات بلیتەکەی بکڕێ ئەمە معنای چییە؟ یعنی معقولە من لە ڕیفراندۆمە نەمتوانی و بچمە هەولێر نەمتوانی و بچمە ئێران نەمتوانی و بچمە تورکیا هەموو کەسێک لە دڵسۆزی و لە پاچی خۆی قەفەزێک بۆ خۆی دروستەکە باجێکی زۆرەدا ئێمە هەمیشە خەریکی ئەو باجین ئەمە بۆ بەرژەوەندی گشتی خۆ بۆ دایک و باوکمان نییە ئێمە دایک و باوکمان خستە سزن و زیندان و قوڕ بەسەریەوە خۆشمان هەر لەو دۆخاژین وەکو جاران بۆیە تکایە با ئەمە بەس بێ ئەم جیاوازی کاریە بەس بێ ئەم غەدرە بەس بێ ئەم دەسوەردانە بەس بێ
من یەخەی خەڵکی ئاسایی ناگرم یەخەی سیاسیەکانیش زۆر ناگرم من یەخەی ڕووناکبیران و ڕۆشنبیران نەگرم یەخەی هونەرمەندان نەگرم یەخەی خەڵکە ئاگدارەکان نەگرم با وەکو شەڕی دەرخۆ من پێی ناڵم ناوخۆ شەڕی دەرخۆی نەوەتەکان شەڕی دەرخۆ بوو چونکە هەر شەڕێک ڕێگ و ڕیشەکەی و دەعمەکانی و پارەکەی و پشتیوانەکەی لە دەرەوەی کوردستان هەبێ من بە خیانەت تێزانم هەتا ئۆپۆزیسیۆن تخوا من دوو قسەی جوانت بۆ بکەم لەسەر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەمە فرسەت آخر باشە هەر بیستم هەڵایە و پرسیارە بکەم بۆچی وتوتە نووسیتە مەسەلەن ئەی گەل ئاگادار بن با ئۆپۆزیسیۆنە ڕاست پێراوە باشە دەسەڵات لە شاخ چ پارتی چی یەکێتی پەیوەندیان لەگەڵ ئێران و تورکیا و سووریا هەبوو ئەیانوت کاکە ئێمە ئەم پەیوەندیەمان لەبەر شەڕی چەکدارە ئێمە یارمەتی لەم دەوڵەتانە وەرەگرین ئەینین بە بەعس و سەدام حوسێنەوە ئەمە بیانۆکەیان بوو و تا ڕادێکیش ڕاست بوو باشە ئەوە تاوا بوو ئێستا پێم بڵێ ئۆپۆزیسیۆن یارمەتی لە ئێران و لە تورکیا و لە قەتەر و لە ئەزهەر لە بەرچی وەرەگرن ئەینەن بە بەعسەوە وەرەگرن ئینەن بە بەعسەوە ئەگەر یەکێتی و پارتی لە شاخا بیانوویەکیان هەبوو ئێمە یارمەتی لەو دەوڵەتانە وەرەگرین ئەچین بۆ لای ئێران و تورکیا سووریا لەبەرەوەیە یارمەتی وەرەگرین دژی بەعس و سەدام ئەمە من پێم باش نەبوو بەڵام ئەمە وایە بەڵام ئێستا ئۆپۆزیسیۆنێک ئەچێت لە تورکیا ئیجازەی لیستەکەی و ئیجازەی حیزبەکەی وەرەگرێ دەعم لە تورکیا و لە قەتەر و لە ئەزهەر وەرەگرێ ئەمە ئەو دەعمە بۆچی وەرەگرێ خۆ بەعس و سەدام نەماوە تا پێوی بنێ بە میلەتەوە ئەم هەموو ئۆپۆزیسیۆنە لە کوردستان پێم بڵێ ڕەگوڕیشەکەی لەکوێیە ئەمە وەختی دێ بە وردی قسەی لەسەرەکەم من ئەم سمینارەم هەڵگرت بوو بۆ پێرێ نەمزانی ئەو ڕووداوە ڕۆدا بە دوور و نزیک بەڵام دوای وتیان کاکە کێشە هەیە و سیرمان کرد کێشەکە ئەوەیە پرێس کۆنفرانسەکەمان تاخیر کرد وایە ڕاستە کاک فەرهاد ئەو بێمە سەر و پرسیارەی مەسەلەن ئەو میدیانە کە متابعەت کرد هەستە کرد دیسان سلێمانی بە ئامانجی ئاخر ئەو میدیانە میدیای کێیە ئەو میدیانە میدیای پارتی بەرزانیە و میدیای ئۆپۆزیسیۆنەکان لە زمانی زووشە 50 حیزب و ڕێکخرا و لایەن قسەی پێوتین بەڵام لەسەر چی بوو لەسەرەوە بوو ئێمە زۆر جددین لە دژی بەعس زۆر جددین لە دژی دوژمنانی کورد زۆر جددین لە یەکێتی لە تاریخەوە هەر ئەو هەروە هاتووە حملەی ئەعلامی لەسەر بووە ئەمە درێژەی ئەو کاتانەیە بەگشتی وهی ئێستش و تێنەگەیشتنی ئێستا باشە فرەحیزبی ئاوا بێ باشە ئۆپۆزیسیۆن فەرهاد زۆر جار با من شتێک بڵێم ئەمە مجاملەی جەنابەت نەبێ زۆر جار کە خەڵکێک منە بینی ئەڵێ ئەوانەی کە زۆر دڵسۆز و نیشتیمان پەروەر و ئەنی پێشمەرگەی دێرین و ئەڵەن باشە بۆ فەرهاد سەنگاوی بەڕاتیەکی شڕە لەو شاخە بەعسی بەگیر هێنا بوو ئێوە بەو هەموو تەکنەلۆژیایەوە ناتوان شەڕ بکەن باش یعنی ئێستا من پرسیارە ئاراستی جەناب دەکەم ئێمە بین ئێستا جنێو بدەین ئێمە بین ینی بین بڵین دەبێ ئارامی هەولێر تێک دەین ئارامی دهۆک تێک دەین ئێمە بین تۆمەت بۆ مەسەلەن بەرپرسەکانی پارتی دموکراتی کوردستان دروستکەین و چیرۆکیان بۆ بهۆنینەوە ینی ئەمە ئەوە بکەین ئەمە ئەخلاقیات و پەروەردەی ئینسانی و نەتەوەی و یەکێتیانەیە بەڕاستی بنەو پرسیارە نابێت لە 2013 و 14 هەم هێرۆخان هەم کاکۆسرەت بە منیان وت کاکۆسرەت بە تایبەتی وتی کاکە سەنگاوی وەرە ڕاگەیانەکە بکەرەوە بە ڕاگەیانەکەی شاخ وتم ئەوە ئاسانە بەس منیش شەرتێکم هەیە وتی چییە وتم ئێوەش یەکێتێکە بکەنەوە بە یەکێتەکەی شاخ منیش دەتوانم بیکەم جامە بەستم ئەوەیە ئێمە لە شاخ زۆر ڕاستگۆ بووین بۆیە خەڵک زۆر سێقەی پێمان بوو مەسەلەن ئێمە وتمان ئەم جارە بە فریش گەڕی گرت کۆمەڵێ مناڵ چوو بوون لە قەمچوغا یەکێک گوتووی نایگرێ یەکێک گوتووی ئیگرێ وتوی بە بزانە چۆن ئیگرێ بنزینی کردو بەسەر بەفرەکە بەفرباری بوو شقارتێکی بنەوە بزان چۆن ئیگرێ تەنانەت مناڵ گوێی لێگرتین گەورە گوێی لێگرتین خوێندەوە ڕووناکبیر پیاوی گەورە نیشتیمان وڵات هەمووی گوێی لێگرتین ئێمە دوو جار هەڵەمان کرد دوو جارەکە ڕاستمان کردەوە ڕاستمان کردو بە خەڵکمان وت فڵان خەبەرمان بڵاو کردوتەوە داوای لێبوردنەکەینەوە هەڵە بۆ ئەمە ڕاستەکەی بەڵێ مەبەستم متمانەیە مەبەستم ڕاستگۆیی شاخە ئێمە نابێ مەسەلەن تۆ با ڕخنەیەک لە ڕاگەاندن بگرم ڕاگەاندنی هەموو حیزبەکان بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆن و بە بێلایەن و بە میدیای سەربەخۆوە بڕوا بکە ئەگەر ئەدرێسەکانی لێ بکەیتەوە ناونیشانەکانی لێ بکەیتەوە کەس نایناسێتەوە هەموو وەکو یەک وایە سەیری هی یەکێتێکە وەکو یەگرت وایە هی یەگرت وەکوی پارتی وایە هی پارتی وەکوونەوەی نوێ وایە هینەوەی نوێ وەکو هەڵوێ سەیرەکەی هەمووی لە ئیخوانی و لەوا ناسوڕێتەوە کەس نازانێت کامە هیە بە هەر حاڵ ئێمە باسی ئەمڕۆکەین باسەکەمانەوەی ڕووناکبیران و نیشتیمان پەروەران و تێکۆشەران و دڵسۆزەکان با بە چاوی لۆجیک و زانستەوە سەیری مەسەلەکان بکەن ئەگەر تاوانباری و هەڵە هەبێ لە هەموو لایەکەیە بەڵام ئەمە شتێکی جیاوازە
وەکو باسی ئەەکەن دەستوەردانی زۆر دەوڵەت و لایەن و حیزب و هینی تریتایە بۆیە من هاتوومەتە سەرخەت و من پارێزگاری لە کوردستان و لەوە ئەەکەم هەتا یەکێتیش بەدیلێکی بۆ دروستە بێ مەجبورم پشتیوانی لە یەکێتی بکەم چکە ئیسە بێ بەدیلە و ئێستا یەکێتی لەم ناوچەیە نەمێنێ ئەم ناوچەیە وێرانە بێ جاری تریژ و تومە ئێستش دووبارەیەکەمەوە لەگەڵ کەم و کورتەکانی یەکێتیش نیم بە هیچ جۆرێ بەڵام نابێ یەکێتی لە ناو بچێت لەم سەردەم و لەم قۆناغ ئەیانەوێت لە ناوی بەر موامەرەی زۆر هەیە موامەرەی زۆر هەیە بەڵام هەموو موامەرەکان ناتوانێت یەکێتی لە ناو ببا ئەگەر یەکێتی خۆی وریا بێ و خۆی ئاگای لە خۆی بێ خۆی هەڵە نەکە خۆی لادان نەکە کەس ناتوانێت لە ناوی ببا زۆر باشە بەڵام کاک فەرهاد باسێکی ئەوە بکەین کە ئێستا هەندێک ڕۆژنامە نووس لە زیندان مەسەل ئەمڕۆ فەرمانی دەستگیرکردنی هاوڕێی ڕۆژنامە نووسمان شێروان شێروانی جارێکتر بڵاو کرایەوە کە لەسەر هەتا لە مادەکەشا زۆر ڕوون نییە بەڵام دیسان لە زیندانە شێروان شێروانی یەکێکە لەو کوڕانەی کە هەر ڕاستی وتووە قەت ڕۆژێک یەکێتی نەبووە من هاوڕێی خۆم بۆ لەگەڵ من مناقەشەی توندی لەسەر یەکێتی کردووە ڕخنەی لە هەندێک گەدایەکێتی هەبووە بەڵام ئێستا ڕۆژنامە نووسێکە لە زیندانە کونجی زیندان جێگیریان کردووە ئەمە ڕەوایە اینجا خۆ ئەمڕۆ زیندان بۆ دڵسۆزەکان و پاکەکانە من باسی شتی کۆمەڵایەتی و ڕۆژانە و دزی و درۆ دەلەسەوانە کە کۆمەلگاکەیان فەقیر کردو و برسی کردو تاوان زۆر کەسی شەکەوتە زیندانەوە لە ئەوانەوە بێپەروەردەبی بێنانبی بێ قانونبی بێ پشتیوانبی هەڵا ئەەکەی تاوانەکەی ئەەکەیتە زیندان باسی ئەوانە ناکەم بەس لە ڕووی سیاسی و فکریەوە تۆ پێ دوایە ئیمڕۆ ئەگەر ئینسان پاک و دڵسۆز بێ زیندان چاوەڕێیەکە یا دەستخۆشی و ئافرین چاوەڕێیەکە من کاکە شێروان یەک جارم بینیوە زۆر جاریش قسەم نەکردوتو من ئەگەر قسەی لەسەر بکەم ڕەنگە بارەکەی گران بکەم بۆیە قسەم لەسەر نەکردووە کاک شیروان یەکێکە پامێکیشی هەبوو بوو بەڵام نەمیستیت شتێکی لەسەر بڵێم لەبەرەوەی ترسم هەیە بارەکەی گران کەم ینی بەڕاستی من کاک شیروانم یەک جار لە دوورەوە دیوە نامەوێت هیچی لەسەر بڵێم بەڵامەوە زوڵم و غەدرە خۆ هەر ئەسڵەن زۆر عیبە خەڵک لە زیندانی هەرێم لەسەر قەزەی سیاسی زیندان بێ یعنی لەسەر ئازادی سیاسی ئازادی ڕادەربڕین لە زیندان بێ عیبە بۆ یەکێتی بۆ پارتی بۆ ئۆپۆزیسیۆن بۆ هەموو کەسی ئەو سیاسیش نییە و ڕۆژنامە نووسێکە مەهماکان لەسەر ڕای جیاوازە ینی کابران نەچەکی پێ بووە تادیدی کەسی کردووە نەشاڕی کردووە ئەوە بزانێت کە تۆ مەسەلە مەبەستت کاک شاسواریشە شاسوار شاسوار نازانم چی شاسواری وا گەورە کردو نەوەڵام مەبەستم ئەو نیە بەس لە بابەتی ئۆپۆزیسیۆنە مەبەستم ئەوان ئەبوو بەڵام شاسوار نە ئۆپۆزیسیۆنە نە ئازادی خوازە شاسوار کەس نازانێت چییە هەجارێک کاک بەختیار عەلی وتی ئەم هەموو قەرەقۆزە چییە پەیدا بێ کاک فەرهاد دوجارەمەوێ بەڕێزت وەکو کەسایەتێکی نیشتیمانی و نەتەوەیی و یەکێتێکی ڕەسەن و دڵسۆز چ پەیامێکت بۆ یەکێتیەکان و بۆ خەڵکی دەرەوە یەکێتیەکانی شەیە و بە تایبەتی ژەوانەی کە ئەیانەوێت مەسەلەن بە دیوێکی تکان لەقێکی دیکەی پرسیارەکە کە ئەیانەوێت چێتی نەبێنێ من ئەڵێم هەموو نیشتیمان پەروەران نەک بە تەنایەکێتی هەموو بێلایەنە عاقڵەکان هەموو هەتا دڵسۆزەکانی ناو لایەنەکانی تریش هەتا ئازادی خوازانی ناو لایەنەکانی تریش پێویستە ئێمە بەجانێکی نەتەوەی و نیشتیمانی بیر بکەینەوە بەرژەوەندی گشتی بیر بکەینەوە فەوتانی یەکێتی بە هەموو کەم و کورتیەکانیەوە زەرێکی گەورەیە و ئێمە بمانوێ نەمانوێ ماڵی مام جەلال ئیمڕۆ مەسوولێتی یەکێتیان بەدەستەوەیە پارە چەک دەسەڵات شەرعیەت مەسوولیت پۆست بەدەست ئەوانەوەیە ئەگەر ئەوان پێم وایە ئەوان نەمێنن لەم قۆناخە زۆر خراپە لەم قۆناخە نازانم قۆناخێکی تر باسی ئێستاکەینەوە کارێکی خراپە چونکە داعش هەیە چونکە ئیخوانی هەیە چونکە بەرزانی هەیە چونکە بێپەروەردەیی لە وڵاتەکەمانە زۆر باوە چونکە بێکاری و بێ ئیشی لە وڵاتەکەمانە زۆر باوە تۆ ئەگەر ویستت میلەتێک تێک و پێک بشکێنی بێکاری بکە بێکاری زۆر خراپە لەبەر هەموو ئەمانە ئێمڕۆ سوڵتەی سیاسی لە ئەم ناوچەیە تێک بچێ لە زەرەری گشتیە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز فەرهاد سەنگاوی نووسەر و ڕۆناکبیر و ڕۆژنامە نووس و پێشمەرگەی شار سپاسەکەم بەخێراتنی میوانەکانی شەکەم کە لەگەڵ بوون کاگازا سەراوی و هەڤاڵ تاکوور پێم خۆش بوو دەستەیەکی جوامون دڵم خۆش بوو کوردستان من هەر لەگەڵ پیاوی باشاگەڕ کاگازاریش خزمەتێکی گەورەی علامی هەیە و هەڤاڵ تاکووریش نیشتیمان پەروەرێکی گەورەیە و بەداخەوەیەکێک لە ڕۆڵەکانی لە پێناو نیشتیمان کاکە خەڵکی بادینان خەریکن هەمویان ڕاکەن بۆ سلێمانی خەڵکی هەولێر خەریکن هەمویان ڕاکەن بۆ سلێمانی بەداخەوە کە بێ نیشتیمان بۆ هەمووان دووبارە سپاس دەکەم کاک فەرهاد
بینەرانی خۆشەویست ئێمە پامی ڕاستەقینەی میدیایی بۆ ئێوە گوازینەوە و هەوڵە دەین کە وا بکەین هەمومان نیشتیمانمان خۆش بوێ بەڵام پەلەنەکەین لەسەر ڕووداوەکان ڕەنگە هەندێک ڕووداو کە ئێمە پێمان ناخۆش بێ بەڵام لە نەتیجە دەرکەوێت کە بۆ پاراستنی هەموو لایەک بووە پانۆرامامان پێشکەشکردنێوەش ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ